بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا وێڕای سڵاو و ڕێزی خۆم و هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بەوە پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی پێش نیوەڕۆی پێنجشەممە بە کاتیێران سەرەتا سەردێڕێی گرنگترین هەواڵەکان دەست بەسەرکردنی سەرلاو لە شنۆ ورمێ و سەرابلە کۆبوونەوەی دەستفرۆشانی شەقامی ناسر خۆسرۆ لە تاران کۆبوونەوەی کەشاوەرزان لە شارستانی قەلاگەنج گیانەدەستانی دوو سوختبەر بەهۆی ڕووزاوی هاتوچۆ لە بەمپور و چوونە سەرەوەی ئاماری کوشتنی ژنان لە ئێران. درێژە هەواڵەکان دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شنۆ ورمێ و سەرابلە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی بەناوەکانی شوانە بابەکری تەمەن 38 ساڵ و خەڵکی شنۆ ئەرەشک قەیسەربەیگی تەمەن 15 ساڵ و خەڵکی سەرئابلە ئیلام و حەیدەر نیکنیە خەڵکی گوندی حەکی سەر بە ناوچەی تەرگەوەری ورمێ لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە دەست بەسەرکراون. بە پێڕاپۆرسەکان ڕۆژی سێشەممە شوانە بابەکری تەمەن 38 ساڵ و خەڵکی گوندی کانی ڕۆشی سەر بە شاری شنۆ دوای بانکرانی بۆ ئێجارە ئیسلاحات دەست بەسەرکرا. شایانی باسەکە باوکی شوانە بابەکری بە ناوی ڕەشید بابەکری بەندکراوی سیاسی بووە و لە زیندانی ورمێ لە سێدارەدراوە. هەروەها ئەرەشک قەیسەربەیگی تەمەن 15 ساڵ کە لە ڕەوتی شۆڕشی ژینە لەلایەن هێزەکانی ڕەژیمەوە دەست بەسەرکرا بوو بۆ جارێکی دیکە لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە ڕەفێندرا. لەلایەکی دیکەوە حەیدەر نیکنیە پاش بانکێش بۆ ئیسلاحاتی سوپای ناوچەی زێوەی مرگەور دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. کۆبوونەوەی دەستفرۆشانی شەقامی ناسر خۆسرۆ لە تاران ڕۆژی چوارشەممە 14 مانگی پوشبار دەستفرۆشانی شەقامی ناسر خۆسرۆی تاران لە ئاز گوشارەکانی شارەزاری ناڕزایەتیان دەربڕی. بە پێڕاپۆرسەکان شارەزاری تاران پیادەڕەوی شەقامەکانی بازار و ئەو گەڕەکانەی قەرەباڵغن لە بەرامبەر پارێکی زۆر بە دەستفرۆشان ئێجارە ئەدات و هەر جار بە بیانوێک هێرش دەکاتە سەریان و پارەیان لێ وەردەکرێت. ڕۆژی چوارشەممە دەستفرۆشانی ناڕازی بۆ دووهەمین جار لە بەرامبەر شۆرای شار کۆبوونەوە و خوازیاری چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان بوون. کۆبوونەوەی کەشاوەرزان لە شارستانی قەلعەگەنج ڕۆژی چوارشەممە 14 مانگی پوشبار کەشاوەرزانی وەبەرهێنەری چەماچە لە بەرزەم کارخانەی دۆشەوسازی کۆبوونەوە و خوازیاری پەرزەختی پارەی بەرهەمەکانیان بوون. بە وتەی ناڕازیان بەڕێوەبەرانی کارخانە ڕۆژانی سەرەتایی مانگ پارەی بەرهەمی فرۆشراوی کەشاوەرزانیان پەرزەخت کردووە و ئێستا لە پێدانی قەرزی کەشاوەرزان خۆ دەبوێرن. شایانی باسەکە کەشاوەرزان چەندین جار سەرزانی ناوەندە دەوڵەتیەکانیان کردووە و ناڕزایەتیان دەربڕیوە بەڵام هیچ بەرپرسێک سەرنجی بە کێشە و گرفتەکانیان نەجاوەتەوە. گیانەدەستانی دوو سوختبەر بەهۆی ڕووزاوی هاتوچۆ لە بەمپور ڕۆژی چوارشەممە 14 مانگی پوشبار دوو سوختبەری بەلوچ بە ناوەکانی ئومێد زەینەدینی و وەحید بامری بەهۆی ڕووزاوی هاتوچۆ گیانیان لەدەستا. بە پێزانیاریەکان ئۆتۆمۆبیلی ئەو سوختبەرانە لە مێحوەری بەمپور کۆنتترۆڵی لەدەستاوە و دواتر خۆی کێشاوە بە لێواری پردێک و دوو سەرنشینەکەی لە نێو ئاگرزا سوتاون. نەبوونی هەریکار هەژاری و بێبەشبوون لە ئیمکاناتی ڕفاهی سەرەکی ترین هۆکارەکانی ڕووهاوردنی لاوانی بەلوچە بە پیشەی پڕمەترسی سوختبەری و ساڵانە بەجێیان کەس دەبنە قوربانی. خۆکوژی بنەماڵەیەک بەهۆی هەژاری لە لۆڕستان بە پێ راپۆرسەکان ژنێکی دانیشتووی شاری درودی لۆڕستان هاوڕێی لەگەڵ سێ منداڵەکەی بەهۆی هەژاری دەستیان داوەتە خۆکوژی و سێ منداڵەکەی گیانیان نەدەستاوە بەڵام خۆی ڕزگار بووە. چوونە سەرەوەی ڕێژەی هەژاری بێکاری و بێبەشبوون لە ئازادی و ئیمکاناتی ڕفاهی کۆمەڵگە ئێرانی تووشی دەیان کێشەی کۆمەڵایەتی کردووە. لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا ئاماری خۆکوژی لە ئێران بە ڕادێکی بەرچاو بەرز بووەتەوە و
هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی ناکارامە گەندەڵ و جەنایەتکاری کۆماری ئیسلامی کە ژیانی بۆ خەڵکی ئێران چاڵ کردووە. چوونە سەرەوەی ئاماری کوشتنی ژنان لە ئێران. ڕۆژی چوارشەممە 14 پوشبەر ڕۆژنامەی شەرق راپۆرتێکی سەبارەت بە کوشتنی ژنان لە ئێران بڵاو کردەوە ڕایگەیاند لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا 165 ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە کوژراون. بە پێو راپۆرتە هەر 4 ڕۆژ ژنێک لە یەکێک لە ئەوستانەکانی ئێران لەلایەن یەکێک لە پیاوانی بنەماڵەکەیەوە کوژراوە. لە 3 مانگی سەرەتایی 1402دا 27 ژن بە پاساوی ناموس لەلایەن هاوسەر یان باوک و براکانیانەوە کوژراون. زانیاریەکانی نێو ئەو راپۆرتە باس لەوە دەکەن کە هۆکاری 87 کوشتن کێشەی خێزانی بووە و 38 بابەت لە ژێرناوی قەتڵی ناموسی و 10 بابەت بەهۆی کێشەی داراییەوە ئەنجام درەوە و هۆکارێکی دیاریکرا بۆ 30 بابەتی دیکە شناسایی نەکراوە. دووە هەواڵ ناردنی پەروەندەی فڕۆکەی ئوکراینی بۆ دیوانی دادگۆستەری لاها. وڵاتانی سوید، کەنەدا، ئۆکراین و بریتانیا لە هەڵمەتێکی هاوبەشی دژ بە کۆماری ئیسلامی پەروەندەی فڕۆکەی PS 752 ئۆکراینیان بۆ دیوانی نێودەوڵەتی دادگۆستەری لە شاری لاهەی هۆڵاند گواستەوە. 4 وڵاتی کەنەدا، سوید، بریتانیا و ئۆکراین ڕۆژی چوارشەممە لە بەیاننامەیەکدا ڕایانگەیان کە بە مەبەستی وەرگرتنی غەرامە بۆ بنەماڵەی قۆربانیانی فڕۆکەی ئوکراینی لە هەڵمەتێکی هاوبەشی دژ بە کۆماری ئیسلامی پەروەندەی ئەو ڕووداوەیان بۆ دیوانی نێودەوڵەتی دادگۆستەری لە لاها گواستوێتەوە. نوێنەرانی ئەو 4 وڵاتە ڕایانگەیان کە ڕژیمی کۆماری ئیسلامی تەواوی یاسا نێودەوڵەتیەکانی فڕینی غێرە نظامی پێشێل کردووە و لە ساڵی 2020دا بە ئەنقەست فڕۆکەی ئوکراینی PS 752 کرد ئامانجوو بووە هۆی گیانە دەستانی 176 کەس. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودەبن.